بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خوش بابەتی ژیانسازی بابەتێکی زۆر گەورە و فرەڕەهەندە لە فکر و دیدی ئیمامی ماوەردیەوە ئێمە لە خزمەت ئەو مەوزوع و باساین. فەرمووی دەوڵەتداری، ژیانسازی، ئارامی ژیان دروست نابێ و ڕێک ناکەوێ و دانامەزرێ ئیلا بە کۆمەڵی قاعیدە نەبێ. قاعدەی یەکەمی بۆ باسکردین فەرمووی دینێکی متتەبع، دینێک کە خەڵک هەموو شوێنی کەون و لەگەڵیا بن و قاڵ بنەوە لەگەڵیا، حتا دینداری بەهێزتر بێ، پایەکانی حکومداری باشتر دا ئەمەزرێ و ڕێک ئەبێ. دووەم فەرمووی سوڵتانێکی بەهێز و قاهر و تند وها ئەکا کە ژیان زۆرتر ئارامی بەخۆی بینێ و زۆرتر گرفتەکان چارەسەر بن و خەڵک بە ئارامی ژیانێکی ساس بکە. سێهەم فەرمووی عەدلێکی شامل، عەدلێک هەموو سوچەکانی ژیان بگرێتەوە، عەدالەتێکی ئەوها وها ئەکات کە حاڵی خەڵک زۆر بەرەو باشە بێ و ژیانیان زۆر ساز بێت. لە مەسەلەی عەدالەتە دەرسی پێشوو هەندێک مۆزوعمان باس کرد هەتا گەیشتنە ئەوەی ئیمامی ماوەردی فەرمووی زوڵم ئەنواعی هەیە. جۆرێک لە زوڵمەکان ئەوەیە کە ئینسان زوڵم کە لە نەفسی خۆی، و ئەو مەسەلەی باس کرد کە چۆن ئینسان زوڵم لە نەفسی خۆی ئەکا، خۆی خاوەنی خۆی نییە، پێویستە زۆر ئاگای لێبێ یەکەم خاڵ زوڵم لە نەفسی خۆی نەکات. دووهەمین دانە ئەوەیە کە زوڵم لە غەیری خۆی نەکا. واتە کاتێ ئەمانەیە پایەی ژیانسازی تەرتیب بکەین، پێویستمان بە دەوڵەتێک و کۆمەڵگەیەک و فەردێکەیە. لە دەوڵەتەکەیە پێویستمان بەوەی سوڵتانێکی زۆر قاهر هەبێ، خەڵکەکەش دینێکی زۆر متتەبعی هەبێ بۆ ڕاپەڕاندنی کاروباری کۆمەڵگا، و ئەبێ عەدالەتێکی زۆر گشتیش هەبێ. لە ناو عەدالەتەکەشە ئەبێ فەردەکان تاک تاک ڕاهێنرابن لەسەر ئەوەی کە زوڵم لە نەفسی خۆیان نەکەن، ستەم لە نەفسی خۆیان نەکەن، و هەروەها ستەم لە غەیری خۆیان نەکەن و زوڵم لە غەیری خۆیان نەکەن. چۆن ئینسان زوڵم لە غەیری خۆی ئەکە؟ ئەفەرمێ زوڵمکردن لە غەیری خۆت یان عەدالەت نواندن لە بەرامبەر غەیری خۆتە بە سێ قۆناغاتی ئەپەڕێ. یەکەم دانەیان ئەوەیە کە ئینسان عەدالەتی هەیە بەرامبەر بەو کەسانەی لە ئەم نزمترن، پلەیەک لە خواری ئەمەون، ئەمە زۆر گرنگە. سوڵتانێک لەگەڵ ڕەعیەتەکەیە ئەبێ ئەم سوڵتانە عەدالەتی هەبێ لەگەڵ ئەوانەی خوارەوەیە. وەڕەئیس مع صەحابەتیه، کەسێک هەیە کراوە بە دەمڕاستی کۆمەڵگەیەک، سەرۆکی عەشرەتێک، سەرۆکی ماڵێک، لەگەڵ ئەمانەی کە بە دەوروبەریەوەن ئەبێ زۆر زۆر ئاگای لێیان بێ و ئەبێ عەدالەت لە بەرامبەریانە بەرپاکە. ئەفەرمێ عەدالەتی ئەمانە بەوە ئەبێ هەمیشە کاری ئاسان هەڵبژێرن بۆ ئەو کەسانەی کە شوێن کەوتویانن. عقوباتی زۆر زەرر لە عەدالەت ئەدا. جارێکیان ئیمامی عومەر نامەیەک ئەنووسێ بۆ سەیدنا موعاویە، ئەفەرمێ کاتێک کە خصومیەنە بەردەم تۆ، خەسم دوو کەزیان کێشەیان هەیەنە بەردەم تۆ، ئەفەرمێ چۆن مامەڵەیان لەگەڵاکە؟ ئەفەرمێ عەلەیکە بالصلحی ما لم يستبن لك القضاء. ئەفەرمێ قەضاوەت تەواو لە پێش چاوە ڕۆشن نەبووە صلح کە لە بینیانە. ئەفەرمێ فإن القضاء يورث الشنآن، چونکە قەضاوەت زۆر کات عاجزی، تووڕەیی، دوودڵی لە بینی دۆستەکانە دروست ئەکا، بۆیە هەمیشە هەوڵ بدە سڵحیان کە و ئاشتیان کەرەوە، قەزاوەت بەسەریان نامەکە. یان لە هەر مەسئلەیەکە ئینسان قاعدەیەکی فقهیمان هەیە، ئیدڕەء الحدود بالشبهات. لە هەر بابەتێکە شوبهە دروست بوو ئەو حەدە دەستەبەر بە تەنفیز ناکرێ. بۆ نمونە ئێمە کەسێک دزی کردووە، حکومەکەی دزیکردنەکە چییە؟ ئەوەیە کە دەسی ببڕین. ئەگەر بچووکترین شوبهە لەو دزیکردنە لە ماڵی ئەم کەسە هەبوو
پەیوەندێکی بەمەوە هەبوو دەسەکەی نابڕێ. بۆ نمونە کەسەکە هاتووە دزی لە ماڵی کوڕی خۆی کردووە، باشە باوکێک دزی لە ماڵی کوڕی خۆی کردو، لە فەرمایشتێکە ئەفەرمێ ئەنتەوە مالوکە لئەبیکە، تۆ و ماڵەکەش هەردووکیان هی باوکتن، کابوو شوبهەیەک دروست بوو ممکنە ماڵی ئەم ئەولادە ماڵی باوکی بێ، بۆیە دەستی باوکەکە نابڕێ. یان دوو شەریکن پێکەوە ئەم شتێک کە دزیوێتی شەراکەتە لە بینی هەردووکیانە بە هیچ شێوازە دەستی ئەم کەسە نابڕێ. یان زۆر شەرت و شروطمان هەیە، ئەدنا شوبهە لە مەسئلەکە دروست بوو ئێمە ناتوانین دەستی کەسەکە بڕین. باشە ئیدڕەء الحدود بالشبهات. بۆیە ئیتیباع المەیسور زۆر گرنگە. دەسەڵاتداریش ئەو هەیە، دەسەڵاتدار ئەبێ سیرکە چ شتێک زۆر ئاسانە بۆ کۆمەڵگاکەی ئەوە دەستە بەرکە، ئەوە بڕیار بکاتە بڕیار، ئەوە قەراری لەسەر بدا. باوکیش لە ماڵە ئەو هەیە، یعنی تەسەوور کە ئەگەر باوک بۆ شێوازە نەکا لەوە چێت تەحمل نەکرد مناڵەکانی. دائیمە سیرەکە کام کارە ئاسانترە. ئەها پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەگەر اختیاری بدرایەتێ لە بینی دوو شتە ئیلا اختار ئەیسەرەهما، کامیان زۆر سەهل بووە ئەوەی هەڵەبژار. ئیتر بابەتەکە بابەتێکی فقهی بێ، بابەتەکە بابەتێکی عقائیدی بێ، بابەتەکە بابەتێکی حکم و دەسەڵاتداری بێ، هەر بابەتێ بێ لەو بابەتانە اتباع الأيسر ئاسانترینیان ئەوە ئەکات کە ئەوانەی لەژێر دەستی تۆیان تۆ عەدالەتێکی جوانە بەرامبەر بەرپا کردبن. وحذف المعصور، هەر شتێک ناڕەحەت بێ ئەبێ لەسەریان لا ببەی. ئەمە زۆر گرنگە، چ باوکێک بێ، چ سەرۆکی وڵاتێ بێ، دەسەڵاتدارێ بێ، ئەمیرێ بێ، خەلیفەیە بێ، ئەو شتانەی کە ناڕەحەتن لەسەر گەلەکەی خۆی یا ژێردەستەکانی خۆی لای ئەبە. وترك التسلط بالقوة، هەوڵ ئەدا زاڵبوون بەهێز لا ببە. وابتغاء الحق في السيرة، هەوڵ ئەدا هەمیشە لە حیاتی خۆی شوێن حەقکەوێ. طبعا ئینسان بە طەبیعەتی حاڵی خۆی دڵی پەیوەستە هەندێک خۆشەویستی تایە و دڵی لە کاتێکە هەندێک ڕقیشی تایە، طەبیعەتە حاڵ ئاعتیادیە. مەسەلەی ڕق و خۆشەویستی بابەتێکی زۆر گەورە و فرە ئاوکێشە. تەسەور کە یعنی تۆ جاری وا هەیە بیرکەنەوە لە مەسەلەی وەلا و بەڕا. جاری وا هەیە کەسێک خێزانی مەسیحیە، دروستە خۆ ئینسان لە شریعەتەوە دروستە کەسێک خێزانەکەی مەسیحی بێ، تۆ لە عەقیدەیە بەڕا لە فکری ئەم کەسە ئەکەی، بەڵام لە دنیا خۆشتەوێ، ئەوە خێزانێتی هاوسەرێتی واجبیشە لەسەری خۆشی بێ. بۆیە بابەتی خۆشەویستی و ڕق و ئەوانە زۆر بابەتێکی وردن، ئەبێ بە وریایی مامەڵەیان لەگەڵا بکرێ. بۆیە گرنگ ئەوەی ئینسان شوێنکەوتەی حەق بێ. ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى. رقتان لخلقي واتان لنك لعدالة لاتان بدا. أبد دائما شوێنکەوتە عەدالەت و شوێنکەوتەی ئەو ڕاستیە بیکە بە دوایە ئەڕۆی. دەرسی پێشوە عەرزم کردن کە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ خەنجەریان لێدا، هەندێک شیری خواردەوە، شیرەکە بە زامەکەی هاتە دەرەوە، دلیل بوو لەو زەمانەکە ئەم کەسە ئەمرێ. دەی لەو کاتە بیری بەلای چێ و بیری بەلای عەدالەتەوە بوو، فەرمووی ئەگەر من کوژرامەوە، ئەگەر من مردم، نەچن چەند کەسێ بکوژن، یەک کەس ئەم خەنجەرێ لە منداوە یەک کەس ئەکوژنەوە. ئەم حبی عەدالەتە، ئەم حبی حەقە، ئیبتیغای حەقە لە هەموو شتێکە زۆر گرنگە. لە ماڵی شەهر ئەو هەیە، یعنی تەسەوور کە ئایا ئێمە ئیبتیغای حەق ئەکەین، یعنی تۆ تەسەوور کە ئێمە لە ماڵەکانمانە ئەگەر میوانت بێ خێزانەکەت چێشتی حازر نەکرد بێت، دنیا و لێتەوە یەک، ئەی باشە ئەگەر غەیبەتی کرد خێزانەکەت هیچ نوێژێکی فەوتا هیچ، چکە ئیبتیغای حەق ناکەی ئەو هەیە. بۆیە دائیمە ئەو کەسەی کە لەسەرەوەیە ئەبێ هەمیشە تەنها حەق لە پێشچاوی بێ. دیقەتی ئەوە بدا، بزانێ ئایا لەکوێ ئەو حەقە تەثبیت ئەکا و دای ئەنێ و دای ئەمەزرێنێ. لە سیرەتیە هەمووی ئاوا بێ. ئەگەر هاتو شوێن شتە ئاسانەکان کەوتی دەوامت زۆرتر ئەبێ، درێژتر. ئەگەر ناڕەحەتیەکانە لابر لەسەر خەڵک سالمتر ئەبی، کۆڵەکەی دەسەڵاتە باشتر ئەبێ. ئەگەر بە زۆر خۆت نەسەپان بەسەر خەڵکە، خەڵک بە خۆشەویستی تۆیان ئەوێ. ئەگەر شوێن حەق کەوتی هەمیشە خوا هاوکاری دەکات و نەسڕەتت دەدا. بۆیە زۆر گەورەیە. بڕواکە نێوە مناڵمان کە عەجولیەکە کورە حەیامانە چێ بێ دەنگ بە، ئەوەی پێڵێن. لەبرێ بڵێن ئەمە صفەتی موسڵمان نییە کوڕم، ئەم صفەتەمە کە ئەمەیان بکە،
بیرمان بەلای ئەوە لەناو خەڵکە حەیامان نەچێ بیرمان بەلای ئەوە نییە کە ئایا چەندێ خوامان لە خۆمان ڕازی کردووە ئیتر لە ماڵێکە ئەو هەیە لەناو کۆمەڵگا ئەو هەیە هەتاوەکو ئەگاتە ئەوەی کە سوڵتان و دەسەڵاتیش بە هەمان شێوازە ئەگەر ئیبتیغای حەقی هەبوو تەنها شوێن حەق ئەکەوت ئەو کاتە زۆر خوای گەورە هاوکاری ئەکات و زۆریش نەسرەتی ئەدا ئەفەرمێ هەموو زەعیمێک ئەگەر ئەمانەی تیا نەبوو ئەبێ ئاگای لێبێ ئەوە هەمیشە فەساد لە ناو ئەو کۆمەڵگەیە کە ئەو سەرپەرشتیەکە زۆرتر ئەگەر شوێن ئاسان نەکەوت ئەگەر ناڕەحەتی لەسەر خەڵک لا نەبرد ئەگەر هات بە زۆر خۆی سەپان بەسەر خەڵکە شوێن حەق نەئەکەوت شوێن ئارەزوی خۆی ئەکەوت ئەوە حتمەن فەساد لەو شوێنە زۆرترە هەمیشەش ئەو بڕیارەی کە ئەیدا ئیختیلافی تیا دروست بڕیاری چاکیش بدا خەڵک بە چاک نایخوێنێت هەروەکو ئەمڕۆ ئێمە لە واقعی خۆمان سوبحان الله ئەڵێ بۆ ئەمڕۆ نووسیوێت بڕواکەن جارێ وایە دەسەڵاتدار شتی باشیش ئەڵێ خەڵک باشەکەش بە خراپ وەرەگرێت بۆ چونکە ئەم چوار خاڵ ناتوێت هاتووە کامەی ناڕەحەتە بەسەر توە تەنفیزیەکە نەک ناڕەحەتی لەسەر لابەرێ و ئاسانەکانە لەسەر دابن نا بەعکسەوە اینجا ئیبتیغای حەقی نەکردووە ئیبتیغای هەوا و ئارەزوو خزمێنەوە عەشەتێنەوە حیزبێنەوە تا دوای وای لێ هاتووە وڵاتەکە کاول بووە ماڵیش ئەو هەیە کۆمەڵگاش ئەو هەیە ئەفەرمێ ڕیوایەت کراوە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وآله وسلم ڕیوایەتەکە گەرچی ضعفێکی تایە أفرمي أشد الناس عذابا يوم القيامة من أشركه الله في سلطانه فجار في حكمه بشدة ترين عذاب للرجل قيامتها بوكيه وكسيك أخوة أو كسيك ذوبة شريكي خوي لسلطانة دا صلاتي داوتي بهيزي كدو لسرزوية كسيات وظلمي كدو لحكم بريارة كانية أو خراب ترين جوري عذابي أدري هندي لحكماء فرميانا الملك يبقى على الكفر ولا يبقى على الظلم ملك سەرۆت و سامان دەوڵەتداری ژیان سالاری با بڵێن ژیان سازی هەمووی ئەمێنێتەوە ئەگەر کەسەکە کافریش بێ بەمەرجە عەدالەتی بەرپا کردوێ بەڵام زوڵمی کرد مومینێک بێ شەو ڕۆستەی لە سوجدا بڕوە زۆر بە سەریعی مڵک و دەوڵەتەکەی ئەڕوە طبعا ئەم قسەی زۆر کات ئەکرێ کە ئەڵێن ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لەبێ ئەم قسەی وتووە ڕاستە ئیبن تەیمیە و مەقالەی هەیە بەس ئەو قسەی ئیبن تەیمیە نییە لە سیاسەتەکانی هیجریەوە تا لە ماوەردی ئەفەرمێ ئەم شتە هەیە حکەماوەیان وتووە یعنی پێش ئەوی ژووتراوە ئەو بابەتە بابەتێکی تەفسیلە کە ممکنە خوا لەگەڵ کوفرە مادام عەدالەتی هەیە چونکە غەرەز لە تحکیمی شەریعەتە عەدالەت ئەگەر کافری عەدالەت هەبێ خوا ئیهێڵێتەوە لەسەر زەوی مسلمانە زوڵمی هەبێ نایهێڵێتەوە سەر زەوی بۆیە ممکنە دەوڵەتێک بەقای هەبێ کافریشە دەوڵەتێکە بەڵام عەدالەتی تێیە ئەگەر عەدالەتی تیا بوو دادگەری تیا بوو بەردەوام ئەبێ با کافریش بێ ئەگەر هات و دادگەری تیا نەبوو زوڵمی تیا بوو با وەلی خوش بن زوڵم جێگەی دەوام نییە و دائیم نییە و ئیلا زائیل ئەبێت و نامێنێت کۆتایی پێ وەلەو بەدەست خەڵکی موسڵمانیشەوە بێ ئەفەرمێ هەندێک لە ئودەبا فەرمویانە لەیسە للجائر جار ولا تعمر له دار ئەفەرمێ ئەو کەسەی کە زاڵمە قەت دراوسەی نییە چونکە کەس تااقەتی نییە لەگەڵ کەسی زاڵمە ژیان بەرێتە سەر خۆی بە خاوەنی دراوسێ نەزانێ ولا تعمر له دار قەت خاوەنی ماڵ و سەر و سەمەن نابێ ناتوانێ تعمیری سەرزەوی لەژێر دەستی زاڵمانە ناکرێ ئەی تەسەور کە ئێستا لەوە چێمە بڵێن وەڵا کاکە ئەمانە پارەی دنیایان کۆ کردو تۆ چی بڕواکەن ڕۆژێ ئەبینن وەکو پوشت هەر هەموویان ڕوا تاقی نامێنێ کێ لە خەیاڵیە هەبوو سەدام بۆ زەلیلیە بڕوە و کوڕەکانیشی وەچەکانیش هیچ نەبن لە عێراق سفر ببنەوە ئەمانی شەر ئەوان کۆی ئەکەنەوە جوان خەزنی ئەەکەن تەرتیبی ئەەکەن لە پڕە و کافر و بێدینانە چۆن ئەمانە هێناوەتە سەر سوڵتەوانە پارەکەشیان ئەبن و خەسیرە دنیا والآخرە نە ئەم دنیا نەبێن نە ئەو دنیا بۆیە فەرموویانە ئەو کەسەی کە زاڵەمە نە دراوسەی هەیە نە ئەبێتە خاوەنی خان و خاوەنی ماڵی خۆی و تعمیرات لە سەردەمی ئەو لە زەمەنی ئەوە ناکرێ هەندێک لە بەلیغەکان فەرموویانە نزیکترین شتێک بریتە لە ئینسان ململانێکە لەگەڵ مەزلومە بێبەرابەری مەزلوم بوەستێ وأنفذ السهام دعوة المظلوم كام تيرة زور بس سريعي أبيكي بريتيلا الدعاء كردني أو كسيك مظلوم ليس بينه وبين الله حجاب
ئەو کەسەی مەزلومە لە نێوان ئەو خوای حیجاب نییە کە دوعاکانی کە ڕاستەخۆ دوعاکانی گیرابن. هەندێک لە حکەمای ملوک و تویانە سەرمان سوڕەمێنێ لە مەلیکێک کە خۆی بەدەستی خۆی ڕعەتەکەی خۆی تووشی فەساد کردووە، ئەشزانێ تاعەتی ئەمان عیزت ئەدا بم، بەڵام یە فەساد بڵاوەکەتە لەناو میلەتی خۆیان لەناو گەلی خۆیان و تویانە سەرمان سوڕەمێ لەمان. ئەفەرمێ ئەردەشیری کوڕی بابە گوتوویەتی ئەگەر هەر مەلیکێکتان بینی لە عەدالەت لایدا حتمەن گەلەکەی تاعەتی ناکەن و بەگوێ ناکەن و خواخوایانە لە کۆڵیان بێت. نەوشیروان وتوێتی پرسیاریان لێکەوتیانە بۆ هەندێک کەس کە گوناهەکەن و ئەوە ئەکەن تۆ عقوبەیان نادەی، خۆ ئەمانە لەژێر دەسەڵاتی تویان و پێچەوانەی ئەمری تویان کردو. وتی ئەوانە نەخۆشن، ئێمە ژوەکو دکتۆر وایەن ڕاستە مەلیکین، ئەگەر ئێمە بە عەفو تەداویان نەکەین ئەی کێ بە عەفو تەداویان کە؟ خۆ ناکرێ هەموو کەسێک کە غەڵەتێکی کرد ئیلا عقوبە بدرێ. ئەم قسەیە گەورەیە، حتا بەنسبەت سەرۆکی عائیلەوە باوک دایکەوە زۆر گرنگە، زۆر کات عەفو هەڵبژێرێ لە ئەو بابەتانەی کە یەنە بەردەسی کەمێک لەوانە عقوبە بدە. تەسەوور کە ئەگەر مناڵێک لە هەموو شتێکا عقوبەی بێ، لە هەموو شتێکا عقوبەی بێ، ئەزانین دوایێ هیچ سڵ ناکاتەوە. بە بیرمە فەقێکم هەبوو زۆر عەجوول بوو، ڕۆژێکیان قەرارمە دەداری لێ بم، وەڵا دەدارم لێ هەر پێکەین، هەر حسابیشی بۆ دەدارەکەم نەکرد. دوای سێرەکەم ئەمە باوکی ئەمەنەی لێیەوە خۆشە بووە، خۆش دار چییە؟ 50 لێ بە خۆی نازانێ، گاڵتەی لێیە. تەسەوور کە هەرچی شتێکی کرد و تۆ عقوبەی بێت و دوای لە عقوبە ناترسێت، عقوبە نامێنێ، تۆ عقوبەی چی بێ لە دوای نامێنە، عقوبات نامێنێ. جاوەرەکە عقوبات نەما چیەکەی لەم کەس، هەرچی عقوبەی بیدە بەسەری ئەو بینیوێتی پێشتر، هیچ غەمی نییە. بۆیە گرنگە مەسئلەی عەفو زۆری نەبێ لە حەیاتە، قیلەتێک لە عقوبات بۆ زەجر بۆ گەڕانەوە. هەندێک جار عەرزم کردوون کە ئەگەر بە گەنجێک بڵێ کاکە حکمی خوا چۆنە یێنیتەوە سەرزەوی، هەمومانەوە بۆ حکمی خوا هەوڵە دەین، ئەڵێ وەڵا کاکە یان یەکێ دزی کرد دەستی ببڕە و یەکێ زینای کرد ئادەی دارکاری کە و تەنها کۆمەڵە عقوبات لە فقی ئیسلامیەتە زەینی، ئەی ئەو هەموو عەفو و سەماح و لێبوردەیە. یعنی ئەمە بەس مەسئلەی ئەگەر دزی بگرین لە شەریعەتە سەیری ئەحکامەکان کەین، سێرەکەین ئەو کەسەی کە ساریقە، ئەو کەسەی کە دزیەکەی کردووە، یەک کۆمەڵ شەڕتیان دانەوە بێ هەموو شەڕتەکان بیان دی ئینجا دەستی ئەبڕێ. ئەو شتە کە دزیوێتی چییە؟ ئەویش عینەن کۆمەڵە مەرجی زۆریان داناوە بێ مەرجەکان بێنە دی ئینجا. ئەی ئەو کەسەی کە دزی لێکراوە ئەویش کۆمەڵە مەرج دانراوە، بۆیە ئەوتویانە مەرجەکانی ساریق و مەسروق و باشە مەسروق و فیهی، ئەو شتێکە شتەکەی لێ دزراوە. جاری وا هەیە کەسەکە هاتووە لە شوێنی خۆیان، هەر وەکو نمونەیە عەرستانەکەم، لە شوێنی خۆیان شتەکەی هەڵ نەگرتووە، پارە لەکوێ هەڵەگیرێت؟ تەبەن ئەوە ژن لەناو جێگەشتی وایە هەڵیەگرن، ئەوە دیارە. باشە پیاوانی لەژێر فەرش و مەرشوشتی وایە. باشە تەسەوور کە ئەمە شوێنی پارە هەڵگرتنە، ئەگەر کەسێکە لەسەر دیواری ماڵەکەیان داینابوو دزرا، ئایا لە شەریعەتە دەستی ئەو دزە ئەبڕە دەستی نابڕ؟ چونکە ئەبێ ئەو دزیی لە شوێنێکا کردبێ ئەو شتە شوێنی خۆی بێ، ئینجا دەستی ئەبڕێ. باشە بۆیە هەموو ئەحکامی هەیە، ئەگەر بێ وردی کەیتەوە 100 دز بێنە دزیان کردبێ احتیمالە دانەیەکیان بەر ئەو عقوبەیە بکەوێ، 99 بەر عەفوەکەوە. لە مەسئلەی زیناشە ئەو هەیە، هەموو مەسائلەکان ئەبەو شێوازەیە، لایەنی عەفوەکە زۆرترە لە لایەنی عەدەم عەفوەکە و عقوبەکە. بۆیە ئەفەرمێ نەوشیروان وتی ئێمە عقابی مذنبەکان نادەین لەبەرەوەی ئێمە وەکو دکتۆروان و ئەوانیش وەکو نەخۆش ئەگەر ئێمە عەفویان نەکەین و تەداویان نەکەین ئەی کێ تەداویان کە. بۆیە زۆر گرنگە ئەم خاڵەمان ئاگا لێبێ، هەمیشە عەدالەت زۆرینەی لە یوسر و لە عەفوە بەرپا ئەبێ، نەک لە توندی و لە ڕەقی و زبریە. ئەم خاڵە زۆر گرنگە کە ماوەردی ئەیفەرمێ، ئەنی تۆ عەدالەت لەگەڵ نەفسی خۆتە بە زبری ئەەکەی، بەڵام عەدالەت لەگەڵ غەیری خۆتە بە نەرمی ئەەکەی. یعنی ئینسان حتا وەکو عقوباتی خۆی بدە، خۆی زیاتر عەدالەت بەرپا ئەکە. ئەفەرمێ پیاوباشێک جارێکیان بە شوێنێکە ڕۆشت ماڵێکی بینی، ماڵێکی جوان، وتی ئەم ماڵە هی کێیە؟ وتی وەڵاهی فڵان کەسە. ئەڵە شەو گەڕایەوە، ئەڵە زۆر سەرکۆنەی خۆی کرد. وتی باشە ئەوە تۆ خەریکی چی؟ بۆ پرسیارەکەی ئەمە هی کێیە؟
آخر ئەگەر حەسادەتە نیە بۆ قسەیەک تۆ هەقەچێ بەسەر خەڵک ئەڵێ ئەو شەوە هەتا بەیانی عقوبەی نەفسی خۆیدا چونکە لەگەڵ نەفسە عدالت ئەوهایە زۆر توندبی لەگەڵیا چونکە پەلکێش ئەکا بەرەو خراپە بەڵام لەگەڵ غەیری خۆتە عدالت وهایە زۆر نەرمبی زۆر هادئبی بۆیە ئەبینی ئەم بابەتەی کە ماوەردی دای ئەمەزرێنێ عدالت لەگەڵ خۆتا شتێکە لەگەڵ غەیری خۆتا شتێترە باش ئەوە لەگەڵ خۆمە زانیم کە عدالت بریتە لەمەی کە زۆر تون بم لەگەڵ نەفسی خۆمە هەتاوەکو ڕاگیری بکەم لەگەڵ غەیری خۆمە ئەگەر لەسەرەوە بۆ خوارەوە بوو چونکە جۆری عدالت ئەوهایە لەسەرەوە بۆ خوارەوە بوو زۆر نەرمی تیا ئەەکەم عدالەتێکی ترمان هەیە عدالەتی کەسێک لە خوارەوەی بۆ سەرەوە ئەولادەکان بۆ باوکیان ئەبێ عدالەتیان هەبێ بۆ دایک و باوکیان ئافرەتێک ئەبێ عدالەتی هەبێ لەگەڵ هاوسەرەکەی خۆیان ئەبێ ڕەعیەتەکان لەگەڵ سوڵتانەکەیانە گەورەکەیانە باشە عدالەتیان هەبێ ئەفەرمێ ئەمەش بەچی ئەکرێ یەکەم ئیخلاص و تاعە بە دڵسۆزیەوە تاعەتی گەورەکەی بکە طبعا مەسەلەی بە دڵسۆزیەوە تاعەتکە زۆر گرنگە طبعا ئیسلام هەندێ ئاداب هەیە ئادابەکان زۆر گەورن تەسەورکەن نمونەی دوو ئافرەتان بۆ ئێنمەوە جایتر لەمەوە زانە ئەمە چۆنە ئیخلاصی تاعەت چۆنە وەرە ئافرەتێک لە بەیانی حتا ئێوارە خەریک بێت دەی وەرە سەر و پێت تەرتیب کە دروستی کرد جا وەرە بەم ئیزعاجیەوە دەی ئەخیرەن سەر و پێیەک و تا سفرێ ڕازانەوە هێنایەتە بەردەم پیاوەکەش لای بە نایخۆم دەی باشە نایخۆ ئەم ژنە ئەم هەموو مانوو بووە هێناوێتە بەردەسی ئەمیش نەیخوارد ئەم ژنە لەبەر خاتری مێردەکەی ئەمەی کردووە یەکسەر ئینهیارەکە زاتیەن باشە نەفسی تاوە ئەشکێ ئەگەر بە ئیخلاسەوە ئەمەی کردبێ لەبەر خاتی خۆ هێنایەتە بەردەم مێردەکەڵ نەخۆ بە تووڕێیەوە ڕەدی ئەکاتەوە هیچ تەسیل لە دەرونی ئافرەتەکە ناکات دەرونی ناشکێ ئەبەد چکە بە ئیخلاسەوە ئیشەکەی خۆی جێبەجێ کرد مەسئلەی ئیخلاس لە تاعەتە بابەتێکی زۆر گەورەیە یعنی ئەولاد کاتێک کە بەگوێی دایک و باوکی ئەکا ئایا چۆن بەگوێ ئەکا چۆن بەگوێ دایک و باوکی ئەکا ئایا بە ئیخلاسەوە بەگوێ ئەکا یا لە کۆڵ خۆی ئەکات خواخۆەتی لە کۆڵی بێتەوە ئەگەر بە ئیخلاسەوە بیکا بابەتێک ئەگەر بێ لە کۆڵی کاتەوە بابەتێتر تەسەور کە ئەگەر بە ئیخلاسەوە جێبەجێکە ئەو باوکە لێی تووڕە ئەبێ ئەو دایکە لێی تووڕە ئەبێ ئەو هەر لەگەڵ هەموو تووڕەبوونەکانە هەست بە ئارامی زیاتر ئەکە چونکە ئەم لەبەر خاتی خۆی ئیشەکەی کردووە ئەو پەڕی ئیخلاسەوە جێبەجێ ئەکە یان ڕعیەتەکان لەگەڵ سوڵتانە واللهی ئەگەر سوڵتانی عادل هەبێ ئینسان ئەوەندە بە دڵسۆزی ئیشی بۆ ئەکا و خزمەتی ئەکا و لەگەڵ یا ئەبێ و ئیخلاس لەگەڵ یا ئەنوێنێ ئەسڵ نیفاق نامێنێ نیفاق تەسەورکەن ئێستا ئەو حاکمانەی کە زاڵمن لە جیهانی ئیسلامیە خەڵک زۆر پیانە هەڵەیە شاعر هەیە شعریان بۆ هەڵەدا کوورە کەسی وا هەیە ئەڵێ کاکی گیان خوێنم وەکو ئەوانە نازانم چی واللهی باریان کەلار بوو ئەو منافقانە لە هەموو کە زیاتر جوێنیان پێدن چکە بە ئیخلاسەوە نییە طبیعەتەکە ئەو هەیە بۆیە یەکێک لە شتە زۆر گرنگەکان لە دەوڵەتی موسڵمانە ئەوەیە ڕعیەتەکان زۆر بە ئیخلاسەوە تاعەتی سەرەوەی خۆیانەکە خەلیفە بڕیارێکی دەرکرد هەر هەمووی جێبەجێەکە کەس لێلا نادا بەو پەڕی ئیخلاسیشەوە جێبەجێ ئەکەن بۆی ئیخلاس لە تاعەتە ئینسان لە خوارەوە بۆ سەرەوە عەدالەتی بۆ دەستە بەرەکە و بەذل النوسرە هەموو هێزی خۆی سەرفەکە لە پێناوی سەرخستنی گەورەکەیە وصدق الولاء زۆر ڕازگۆیە لەو وەلا و خۆشەویستەی کە بۆی هەیە ئەمە زۆر گەورەیە واللهی لە ماڵە ئامانە دەستەبەر ببێ لە ڕعیەتەکانەوە بۆ سەرەوە لە سەرەوە بۆ خوارەوە لە جۆری عەدالەتە بڕواکەن ئەو ماڵە ئەوەندە تۆکمە ئەبن لەگەڵ یەکترە یعنی چەند جوانە جاری وا هەیە دایکێک باوکێک پیر بووە ئەولادەکە ئەیشووە ئەو لەوتێت جوێن بە ئەولادەکەی بدە ئەولادەکەی دوعای خێری بۆکە باشە جارێک بە بیرمە لە خزمەت ماوەسە تاهیرە بووم ئافرەتێ تەلەفۆنی کردوتی ماوەسە واللهی نازانم چی بکەم ئەو من دایکم ئەشۆم هەر دوعای شەڕم لێەکە ئێوەتی جا قەیچیەکە تۆش هەر پێ بڵ ئەی بە قوربانی دوعاکانیشم ئەی ماشاءڵڵا لەو دوعا جوانانە تی ئاوە ئەو بزەبت ئەکاتە چی ئەکاتە ئەوەلە ئەسادیقانەی کە ئینسان هەیەی ئەو ئیخلاسە لە تاعەتە چکە خۆتۆ بۆ ئەم دایکەی ناکەیت تۆ خوایەک بەو عەزەمەتە ئەمری پێ کردووی کە وەفایەکت هەبێ لێرە ئەو وەفایە دەستە بەرەک بۆیە زۆر گرنگە ئەم لایەنەکە ئێمە لە خۆمانە جێبەجێمان کردبێ دەی ئیخلاسی تاعات لە هەمویان شاملترە
اینجا هەر هەوما کۆ ئەکاتەوە والله ئینسان بە ئیخلاسەوە تاعەتی هەبێ بۆ گەورەکانی خۆی زۆر زۆر پەیوەندێکی بەهێز دروست ئەبێ ئەگەر هاتوو هەر کەسە لای خۆیەوە نوسڕەتی تەواوی جهدی خۆی کرد بۆ نوسڕەتی کارەکەی وەڵی هەرچی ترس و بیمە نایهێڵێ یەک دەنکە سوئی ظن نامێنێ ئەگەر هاتوو وەلائێکی ڕازگۆیانەمان بۆ یەکتر هەبێ دەی ئەمانە هەر هەمویان لە هەر کەسێکە هەبن والله هەرچی زەحمەتی ئەو زەمەنە هەیە ڕزگاری ئەبێلی یا تەسەور کە تۆ عدالت ئەبێ بەرپاکەی لەسەر زەویە لەگەڵ نەفسی خۆتە عدالت کەسێک لە خوار خۆتەوە عدالت کەسێک لە سەروی تۆ عدالت تۆ بەکارهێنی کاتێک ئەم عدالەتانەوە بەکارهێنا ئللا ژیان سازیێکی زۆر سەیر دەست پێ ئەکە ئارامێکی زۆر عەجیب ڕومانتی ئەکە دەی ئەم نظامە کامل و شامیلە ئەم شێوازە جوانە لە مامەڵەکردنە لە هەر وڵات و لە هەر نیشتیمان و لە هەر ماڵێکە هەبوو بەخوا ئیتر ئەبێتە ڕەمزی عەدالەت و زۆر ئارامی و خۆشبەختی و ژیان سازیێکی زۆر جوان ئەبینن تەسەوورکەن ئێمە لە ماڵەکانە ئەگەر واز لە سوڵتان و دەسەڵاتیش بێنین بیرکەرەوە ئەگەر باوکێک بەم عەدالەتە لەگەڵ مناڵەکانە بجۆڵتەوە مناڵەکانیش بەم خۆشەویستی و تاعەتە لەگەڵ یا بجۆڵێنەوە ژن و مێردێک پێکەوە پیاوەکە بەم عەدالەتە ئافرەتەکەش بەو خۆشەویستی و مەحەبەتە ئەبێت چ جوانیەک بە خۆیان ببەخشن چ عەدالەتێکی گەورە بەرپاکەن چەند دەوامی هەبێ ئەم ماڵە چەند گەشەی تیابێ زۆر کات ماڵەکان کە گەشەی تیان نییە هۆکارەکە چییە پیاوەکە عادل نییە ئافرەتەکە عینەن عادل نییە لە بەرامبەریە مناڵەکان عادل نین بەرامبەر بە دایک و باوکیان لە دەوڵەتیشە ئەو هەیە سیرەکەی دەوڵەتەکە عەدالەتی تیان نییە سەرەوە بۆ خوارەوە نییە لە خواریشەوە بۆ سەرەوە نییە هەی تەسەوور کە ئەگەر بێت و حکوومەت ئێستا و ئێمە ئەزانین کە با بڵێن گەندەڵێکی زۆر هەیە و ئەوانە و زوڵمێکی زۆر هەیە ئەگەر حکوومەت بڕیارێ دەرکە کی ئامادەیە بۆی جێبەجێکە ئەوە ئەڵێکا کە داشکانێ بۆ ئەەکەم قەرزەکەم بەرەوە نازانم چی دنیای توش هەر کەس حسابیشی بۆ ناکە بۆ چونکە هەز بەم عەدالەتە ناکە و ئەو لەسەرەوە هەز بە عەدالەتی تۆ ناکە تۆش لە خوارەوە هەز بە عەدالەتی ئەو ناکەی بۆیە وێرانەیەک دەرەچێت سێهەم دانە لە جۆری عەدالەت بریتیە لەوەی کە ئینسان عەدالەتی لەگەڵ هاوشانەکانی خۆیان هەبێ مەلاکان پێکەوە داعیەکان پێکەوە ئەهلی مزگەوت پێکەوە موسڵمانان پێکەوە ئەم عەدالەتە زۆر گەورە ڕەفیقەکان لەگەڵ یەکترە مناڵەکان لە بینی یەکترە ئەفەرمێ ئەویش بەوە ئەبێ زیادە ڕەوی لە حەقیانە نەکەی و ناز نەکەی بەسەریانە چونکە ئەوانە هەمووی هاوتای یەکن و ناڕەحەتیان نەکەی ئەو کەسەی کە واز لە زیادە ڕەوی ئەهێنە لە حەقی ڕەفیقەکانیە هەمیشە خۆشەویست ئەبێ لە ناویانە ئەوەی کە خۆی دوور ئەگرێت لە ناسکردن لەگەڵ ڕەفیقەکانیە هەمیشە ڕەفیقەکانی حەز ئەکەن لەگەڵ یا زیاتر بمێننەوە ئەو کەسەش کە واز لە عەزەت و ئازاری خەڵک ئەهێنێ لیان ڕەفیقەکان و هاوڵەکان و هاوشانەکانی خۆی ئەهێنێ ئەوانی زۆر زۆر بە چاکی لەگەڵ یا ئەمێننەوە و ئینساف بەرامبەری بەکار ئەهێن ئەمە لەناو ئەکیفا و ئەوانەی هاوشانی یەکترن زۆر زەڕورە هەبێ ئەی ئەگەر ئەمانە نەبوو والله فەفەسەدوا وەئەفسەدوا خۆشیان فاسد دەبن و دەوروبەرەکەشیان فاسد ئەکەن ڕیوایەت کراوە لە عومەری کوڕی عەبدولعەزیزەوە ئەویش لە ئیبن عەباسەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە بۆی گێڕاوەتەوە ئەفەرمێ ئەلا ئونەبئوکم بشرار الناس ئەفەرمێ لەم فەرمایشتا خۆشەویست ئەفەرمێ پێتان نەڵێم خراپترین خەڵک کێن قالوا بلى يا رسول الله أرى والله بيمان بالله خرابترين كين فرموي من أكل وحده أو كسير رزيل تشروكه أجر شتيك يا أبو خوي بتنها إخوة نايلا خلق لقل يا أبو خوي الله جنوبيا كبون الله أفرتك زور خوي ما نكرد مريشكي كي زور جواني حاضر كرد وترتيبي كرد وأمانة والله داينا بس خوي بيا وكيبون الله بيا وكوتي يبقى خواشتي جوان ترتيب بس خوزق ازدحامي لسر نبوه الله پیاوەکە ئیزدیحامی لێنە بەس خۆم خۆتیوتی خۆزگە خۆشە لێرە دابووی باشە تەسەوور کە ئەو کەسەی کە پێ بە تەنها ئەوێ بخوات و ئەوێ تەسەوور کە ئەگەر ئینسان هەز بە بەرامبەرەکانی نەکە ئەم هەستە ئیسلامیە زۆر گرنگە تۆ قەت ناتوانی چێژ لە تەواوی دەوڵەمەندێکت پێی کاتێک کە سەیری دەوروبەرت ئەکەی هەمووی هەژارە ئەم خاڵە زۆر بە عەزیمی ئەبێ سیر کرێ من ئەکەلە وەحدەه خۆی بە تاقی تەنها هەر ئەخوات و پەلامار ئەدا ومنع رفده عطاء نادا بكس هج نابخشه
وجلد عبده ئەگەر عەبدێکی بوو تەب هەموو ڕۆژێ لێ ئەدا عەزیەتی ئەکا ئەصحاب زۆر سەریان سوڕما لەمە فەرمووی ئەلا ئونەبیئوکم بشەڕ من ذلك ئەرە شتێتتان پێ نەڵێم لەمەش خراپتر وتیان ئەرە وەڵڵا ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەمە خراپتر ئیتر کێیە بە تەنها بخوا و هیچ نەدا بە کەس و لە عەبدەکەی خۆی بدا و فەرمووی من لا يرجى خيره ولا يؤمن شره کەسێکە کە ڕەجای خەیری لێ ناکرێ ئەمین نی لە شەڕی زۆر سەریان سوڕما هاوڵان فەرمووی ئەلا ئونەبیئوکم بشەڕ من ذلك لەمە خراپترتان پێ بڵێم وتیان ئەرە وەڵڵا ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی من يبغض الناس ويبغضونه ئەو کەسەی کە ڕقی لە خەڵک ئەبێتەوە خەڵکیش ڕقیان لەو ئەبێتەوە خراپترین جۆرە لەسەر زەویە بە کورتی ماوەردی ویستی پێمان بڵێ ئەمڕۆ ئەگەر ئەتەوێ عەدالەت لەگەڵ غەیری خۆتا بکەی ئاگاد لە سێ قۆناغ و سێ جۆر عەدالەت بێ عەدالەت لەگەڵ خواروی خۆتا بکە بزانە چۆنی ئەکەی عەدالەت لەگەڵ سوڵتان و گەورەی وڵاتە بکە بزانە چۆن ئەیکەی عەدالەت لەگەڵ هاوڵەکان تا بکە بزانە چۆن ئەیکەی ئەگەر گەیشتە قۆناغێکی وە کە خەڵک ڕخیان لێ بوو تۆ ڕقت لە خەڵک بوو ئیتر تۆ شراری سەرزەوی لە خەڵکەکان هیچت نێشتۆتە بۆیە دائیمە لەگەڵ ئەکیفا و هاوڵەکانە بێ زۆر ئاگاد لێبێ و لەگەڵ ئەوانەی لە ژێر دەستان لە خوارەوە ئەوانەی لە سەروی تۆن لە هەموویانە ئینسانی موسڵمان عەدالەت بەکارێنێ ئینجا ژیان سازێکی بۆ دروستە بێ ئەمە ئەو دەوڵەتەیە کە ئیسلام ئەیوێت ئەمە ئەم ماڵەیە کە ئیسلام ئەیوێت کە ئەم سیادە و قیادە و جوانی و مەعانی و تەرتیباتەی تێ ناکرێ ماڵ گەورەی نەبێ ناکرێ ماڵیش وردی لێی نەبێ ناکرێ گەورە و بچووک ئیلا ئەبێ لە ماڵەکانە هەبێت ئەم جۆرە ئیخلاس و توانەوە بۆ یەکتر ماڵەکان دروست ئەکا دەوڵەت و نظام و وڵات و ژیان دروست ئەکا هەر یەکێک لە ئێمە ئەبێ لە ژیانی خۆیان جوان لەم فەلسفەی ماوەردی تێگەیشت بێ بۆی بزانێت چۆن بژی بزانێت لە کوێ عەدالەت بەرپا ئەکا بزانێت ئایا خەڵکی موسڵمان خەڵکی هەمەجە یان خەڵکێکی زۆر مەزبوطە لە دەوڵەتداری و نظام و حکم و دەسەڵاتە خوای گیان داوال لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و بەزەی و میهرەبانی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی داوال لێ ئەکەین گوناهانێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهانێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهانێ زانیمان و کردمان عەفومان کە گوناهانێ نەمان زانی و کردمان عەفومان کە یا ئیلاهی بەزەی و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی حاجەکانمان زۆر زۆرن تۆ زۆر دەوڵەمەندی یا ئیلاهی ئەوەی کە ئەمانەیە پێمان عەتاکە یا ڕەب العالەمین پارێزرامان کە لە خراپەکان یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان هەر شتێک بۆ دینمان بۆ دنیامان جێگەی سەربەرزی و شانازیمانە خوای پێمان عەتاکە یا ئیلاهی ئەوەی بۆ دینمان بۆ دنیامان خراپە یا ئیلاهی بمان پارێزە لێ یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان داوات لێ ئەکەین کەڕەم و بەزەی و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین چۆن دەنکە بارانی ڕەحمەت ئەبارێنی ئەوە دەنکە نووری خۆت بخەرە ناو دڵمانەوە یا ڕەب العالەمین خوای گیان ئەوانەمان نەخۆشن شیفایان بۆ بنێرە ئەوانەمان بێ حاڵ و ماڵداریان کە ئەوانەمان بێ مناڵیان پێ عەتاکە ئەوانەمان بە مناڵیان ساڵحکە ئەوانەمان قەرزانە قەرزی سەرشانیان سووکە ئەوانەمان باری دەرونیان ناڕەحەتە یا ئیلاهی ئارامی بەسەر دەرونیان ناببارێنە خوای گیان داوات لێ ئەکەین ئارامی بەسەر دەرون و دڵمانە ببارێنە ئارامی بەسەر ماڵ و مناڵمانە ببارێنە ئارامی بەسەر وڵات و نیشتیمانمانە ببارێنە ئارامی بەسەر ئومەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ببارێنە یا ئیلاهی لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی ڕەفیق و هاوڵانمان ببورە لە گوناهی خێزان و مناڵ و وەچەمان ببورە یا ئیلاهی لە گوناهی برا و خوشەکانمان ببورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە گوناهی یا ئیلاهی خۆشەویستەکانمان ببورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی مامۆساکانمان ببورە لە گوناهی قوتابیەکانمان ببورە لە گوناهی دراوسێکانمان ببورە ئیلاهی ئێمە زمانمان کولە لە دوعایە بە زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعاکەین یا ئیلاهی ئەو شیرینەی دڵمان لە هەموو عمریا هەر دوعایەکی چاکی بۆ تۆ بەرز کردوتەوە ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە پەنای پێگرتووی لە هەر خراپەیەک لە هەموو عمریا ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای گیان سڵاوی ئەم مەجلیسی ئێمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد
وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهی گەورە لە گوناهی منیش ئێوەش بورێ و خوا لەمان قبوڵ بکە.